سڵاوتان لەبێت دەمە و بەیانیە و کاتی دەستپێکردنی کار و چالاکیەکانی ڕۆژەکەمە. دڵنیام تۆش لە مێشکتدا کۆمەڵە کار و چالاکیت ڕیز کردووە تاکو ئەنجامیان بدەیت. لەوانەیە سەرەتا بگەیاندنی منداڵەکان بۆ باخچە دەست پێ بکەیت و دواتر سەیرێکی مۆبایلەکەت بکەیت بۆ بینینی هەواڵی ڕۆژ و ئەو نامانی بۆ هاتوون. لە بیریشت نەچێت کاتژمێردا کۆبوونەوەیەکی گرنگت هەیە پێویستە پێی ڕابگەیت. دواتر سەردانی بازاڕ و دابینکردنی پێداویستەکانی ڕۆژەکەت. لیستەکەت دوور و درێژە و بەڵام کاتت کەمە. لەناو ئەم هەموو سەرقاڵێدا بووی لە ناکاو ئازارێکی بچووکی پشتت یانیش سەرگەشت خواردنێکی کاتی یاخود هەناسە تونگیەکی بچووک وەک نیشانێک وەک زەنگێک لێت دەدا. ئالەم ساتەدا یەکەم پرسیار یەکەم بیرۆکە کە دێتە مێشکت چییە؟ خوایگەن ئەوەی هەرگیز بیرم لێ نەکردبووە ئەمانە بوون کە ڕووبدات. هەمومان لە ناو ئەم خولگەیەدا بووین. ئەو ساتەی گرنگترین شت کە تەندروستیمانە دەخینە کۆتایی لیستەکەەوە چونکە پێمان وایە ژیان چاوەڕێمان ناکات. بەڵام ئەگەر من پێتان بڵێم کە شوێنێکەیە ڕێز لە کات و تەندروستیتان پێکەوە دەگرێت شوێنێکەیە کە پێشەوەی لیستە درێژەکەی ڕۆژەکەتان دەست پێ بکەن گرنگترین خاڵی لیستەکە کە دڵنیابوونەوەی لە خۆتان بۆتان دەستەبەر دەکات بێگومان بەڵێ لێرەیە لە کلینیکی بەیانیانی تاوەری تەندروستی سمارت. ئێمە کلینیکێکمان دیزاین کردووە بۆ کەسانی نرخی کات دەزان شوێنێک کە پێویست ناکات تاوای ڕۆژەکە تەرخان بکەی بۆ دڵنیابوونەوە لە تەندروستی خۆتان و ئەزیزانتان. نیگەرانی تەندروستی خۆتی پسپۆری نەخۆشەکانی هەناوی لێرێ تاکو وەڵامی پرسیارەکانت باتەوە. منداڵەکە شەو کەمێکتایی هەبوو بەیانی پێشەوەی بیبیت بۆ قوتابخانە پزیشکی منداڵان بە چاودێرێکی خێرا دڵنیا دەکاتەوە. دایکی ئازیز تۆ یەک کە ئاگاد لە هەمووانە ئەی کات بۆ خۆت سپۆری نەخۆشەکانی ژنان و منداڵبوون لێرێ تاوەکو تۆش لە پێشینەی خۆت بیت. هەست بە نیشانەیەکی نامۆ دەکەیت لە کێشەکانی گورچی لەوە تاوەکو قورگول و توگوێ تیمە پزیشکەکانمان ئامادەن بۆ چاودێرێکی ورد و خێرا. ڕۆژەکەت بە گرنگترین کار دەست پێ بکە تەندروستی چونکە کاتێک تۆ باشی دەتوانی باشترین بیت بۆ هەموو وەرکەکانی ترت. کلینیکی بەیانیانی تاوەری تەندروستی سمارت تەندروستیەک بە پێی کاتی تۆ. سمارت وەرچەرخانە.